پشکوێک لەو ئاگرم من پشکۆیەک لەو ئاگرم کە ئاسنیش دەتاوێنێ من دڵۆپێک لەو بارانم کە دەریایەک بەدیدێنێ من شەماڵم ئەو شەماڵە پڕ لە شنەی بەسۆز و تاو دەمە و بەهار بەفری داگیرکەری وڵات ئەکەم بە ئاو من ژیلەمۆم ئەو ژیلەمۆی دوای هەزاران ئاو لێپژان دیسانەوە گڕ دەهاوێم دەیڵێمەوە گۆرانی ژیان کاتێ ساوای باوک کوژرا و فرمێسک ئەڕژێنێ بە تاسا من بەسۆزتر لەو ئەسرینەم بەقینترم لەو هەناسە من باوەڕم بوومە لەرزەم دڵی زەوی دەلەرزێنم کێو و تەلان لە بن دێنم هەموو جیهان دەهەژێنم من ڕووناکی ئاسۆی ژینم وەک تاو هەڵدێم بۆ ژێردەستان من شۆڕشم ئاگرە سوورەم ئاگرە سوورەکەی کوردستان هاوڕیانی ئازیز ئێوارەتان باش و بەخێر بێن بۆ ڕێوەڕەسمی پەیوەستبوونی پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی شۆڕشکێڕی کوردستان بۆ ناوڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەمڕۆ بە بۆنەی چەکدارکردنی هاوڕیانمان لە پەلی یازدەی گوڵان کە پاش تێپەڕاندنی سەرکەوتوانەی دەورەی سیاسی و نظامی لە فێرگەی کۆمەڵە ڕەسمەن پەیوەستە بن بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە مەراسمێک بەڕێوە دەبێن کە ڕیزی بڕگە و بابەتەکانی بەم چەشنە دەبێت سەرەتای مەراسمەکەمان با سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ یەکەین دواتر بۆ ڕێزگرتن لە یادی هەموو گیانبەخت کردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم دەقیقەیەک بێدەنگی ڕادەگرین بێدەنگەکە با کوپلە شێرێک دەشکێنین پاشان هاوڕێی ناسری شەریفی یەکێک لە بەرپرسانی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە پەیامی فێرگەتان پێشکەش دەکات دواتر هاوڕیانی تازە پێشمەرگە چەک و کارتی پێشمەرگایەتی لە دەست و کەس لە هاوڕیانی بەرپرسی فێرگە وەردەگرن و سرودی منم ئاڵای سوورمان پێشکەش دەکەن لە دێژەدا نوێنەری هاوڕیانی تازە پێشمەرگە دێت و پەیامی پەلی یازدەی گوڵانمان پێشکەش دەکات بەشی ئاخر و کۆتایی مەراسمەکەش بۆ شادی و خۆشی ئێوە تەرخان کراوە ئازیزان ئێستاش بەرنامەکەمان با سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی جیهانی هاوپشتی چینی کرێکار دەست پێ دەکەین ئێستایش بۆ ڕێزگرتن لە یادی ئازیزی هەموو گیانبەخت کردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم دەقیقەیەک بێدەنگی ڕادەگرین هەلکی داری شاری گشتین ئێوە هەرگیز نامرن نامرێ ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرن ئێستایش داوا دەکەین لە هاوڕێی ناسری شەریفی بێت و پەیامی فێرگەمان پێشکەش بکات هاوڕێیانی عەزیز میوانە خۆشەویستەکان سڵاو و ئەم کاتتان باش لەلایەن ئامۆزشگای پێشمەرگایەتی کۆمەڵەوە بەخێرهاتنتانەکەم
هەروەک ئاگادارن پەزیرش و ئامۆزشگای کۆمەڵە پاش 3 مانگ چالاکی بەردەوام دەورەیەکی دیکە لە چەکدارکردنی لاوانی شۆڕژگەری کوردستانی لەم مەراسمە و پەیوەستبوونی ڕسمی ئەوان بە ڕیزی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵە جێژن دەگرین. لە قوڵایی دڵەوە بە تەواوی هاوڕێیانی خۆشەویستمان لە پەلی 11 گوڵان کە ئەمڕۆ لەم مەراسمەدا ڕسمەن بە ڕیزەکانی پێشمەرگایەتی کۆمەڵەوە پەیوەست دەبن پیرۆزبایی دەڵێن و هیوادارین کە لەمە و بەدوا بە تەواوی هێزی خۆیان هەوڵ بدەن کە لە ڕێگای ئامانجەکانی کۆمونیستی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران جددی و فیداکار بن. هاوڕێیانی بەڕێز، ئەمڕۆ ئامۆزشگای کۆمەڵە لە شارەیەکێکدا ئەم هاوڕێیانە بە ڕیزەکانی کۆمەڵەوە پەیوەست دەکات کە زیاتر لە 4 دەیە لە خزمەت لاوانی کوردستان بۆ پەیوەستبوون بە ڕیزەکانی بەشی ئاشکرای تەشکیلاتی کۆمەڵە بووە و لەم ڕێگایەدا هەزاران لاوی ئامۆزش داوەکە وەک باسکی چەکداری کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان هاتوون بۆ چالاکی و خەبات. ئەم هاوڕێیانە کە ئەمڕۆ دێنە ناو تەشکیلاتی عەلەنی کۆمەڵە دەورەی ئامۆزشگای سیاسی و نظامیان بە سەرکەوتووی تەواو کردووە و توانیویانە لەم ماوەیەدا پێشکەوتنێکی بەرچاویان هەبێت. ئەم لاوە خۆشەویستانە لە ماوەی دەورەی سیاسی و نظامی لەگەڵ ئاسە و ئارمانەکانی بەرزی ئینسانی و سۆسیالیستی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران ئاشنا بوون. ئەم هاوڕێیانە لەم دەورەیەدا لەگەڵ دەرسهایەک لە ڕوانگەی چینایەتی و عیلمی و لە ڕوانگەی مارکسیستی شۆڕژگەر لەگەڵ مەسایلی گرنگی شۆڕشی چینایەتی لەوانە مێژووی پێکهاتنی کۆمەلگای بەشەری و ڕەوتی گەشە و داڕشتن و بەرەو پێشچوونی نەقدی ئیقتصادی سیاسی کۆمەڵناسی مەسەلەی ژنان و کوێنێتی ڕزگاری ژن لە قەیدوبەندی نظامی چینایەتی سەرمایەداری پیا و سالار و دژەژن نەقدی مارکسیستی مەزهەب هۆکاری ستەمینەتەوایەتی و استراتیژی سۆسیالیستی کۆمەڵە لەم پەیوەندیە و بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتدارێتی جەماوەر لە کوردستان استراتیژ و بەرنامەی حیزبی کۆمونیستی ئێران مێژووی پێکهاتنی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە دڵی ئاڵوگۆڕە گرنگەکانی کۆمەڵایەتی سیاسی و خەباتکارانەی نیو سەدەی ڕابردوو باسی ئەمنیەت و زەرورەت و کوێنێتی پارێزگاری لە خۆمان و تەشکیلات لە دنیای لە حاڵی گۆڕان و ئاڵۆزی ئەمڕۆ لەگەڵ هێڵەکانی سەرەکی وتنەوەی مەسائلی گرنگ لەلایەن فێرکاران و هاوڕێیانی مدەرس ئاشنا بوون. لە بواری نظامیشدا لەگەڵ بەکارهێنانی چەک و چۆڵی پێویست لە شەڕی چریکی، شەڕی شەهری، شەڕی پارتیزانی لە دژی دوژمن و ئەزموونی شەڕ و هەروەها کەڵک وەرگرتن لە ئەزموونی زیاتر لە 42 ساڵ شەڕ و بەربەرەکانی کۆمەڵە لە دڵی بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستان هەڵسوکەوتی ئینسانی لەگەڵ ئەسیرەکانی شەڕ و ئەزموونەکانی دیکەی سیاسی نەزەری و علمی دیکەکە تەواوی ئەوانە لە چوارچەوەی سیاسەتەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بوو بە سەرکەوتووی تێپەڕیان کرد. هاوڕێیانی بەڕێز، ئامۆزشگای پێشمەرگایەتی کۆمەڵە بە تەواوی هێزی خۆی و هاوکاری مدەڕسینی ئامۆزشگا کە لە ئەندامانی کومیتەی ناوەندی کۆمەڵە و کادرەکانی تەشکیلاتی بوون هەموو زەرفیەتی خۆیان بەکارهێناتە هاوڕێیانی خوازیاری پێشمەرگایەتی لەگەڵ بابەتی گرنگی خەباتی چینایەتی کە بەردی بناغی کۆمەلگا لەسەر ئەساسی ئەو دانراوە ئاشنا بکەن. هەر لێرەوە زۆر سپاسی دڵسۆزی هەموو ئەو هاوڕێیانە دەکەین. هاوڕێیانی تازە پێشبەرگە، ئەمڕۆ ئێوە دێنە ناوڕیزی هێزێک کە زیاتر لە 4 دەیە دڵسۆزانە و مەسئولانە لە هەموو مەیدانەکانی خەبات لە دژی ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی و کۆنەپەرستی ناوخۆ خەبات دەکات. لەم خەباتەدا هەزاران ئینسانی شۆڕژگەر فیداکار و کۆمونیست لە ڕیزەکانی ئەم جەریانە گیانی ئازیزیان لە ڕێگای ئارمانی گەورەیان کە سۆسیالیزم و دەسەڵاتی کرێکاریە بەخت کردووە. ئەمڕۆ ئێوە بە کاروانێکەوە پەیوەست دەبن کە جەماوەرێکی بەرین لە ئینسانی کرێکار و زەحمەتکێشی کوردستان و ئێران هیوا و داهات و ژیانی خۆیان بەم ڕەوتە گرێداوە و هەزاران لاو هیوای پەیوەستبوون بە ڕیزەکانی ئەویان لە دڵدایە. لە ماوەی 42 ساڵ دەسەڵاتدارێتی خوێناوی کۆماری ئیسلامی جەماوەری زەحمەتکێش و ڕاوەستاوی کوردستان لاوانی خەباتکاری سەرکەش دژ بە زۆرداری ژنانی ئازادی خواز کرێکارانی شۆڕژگەر خەبات لە دژی کۆماری ئیسلامیان لە تەواوی سەنگەرەکان زیندوو ڕاگرتووە. ئەوان بە درێژەی خەباتی خۆیان ڕژیمی ئیسلامیان وادار کردووە کە مل بە پاشەکشە بدات. لە بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستان کۆمونیستەکانی ڕێکخراو لە کۆمەڵە هەموو کات نوێنەری ڕاستەقینەی داواکاری خەڵکی ستەملێکراو لە کاتە هەستیارەکانی مێژوویدا بوون
کرێکاران و جەماوەری زەحمەتکێش ئەزانن کە کۆماری ئیسلامی کوردستانی بە خاک و خوێن کێشاتە پایەکانی نەزانی و خۆرافە لەم وڵاتەش پەرە پێبدات. بەڵام خۆراگری سەرفەرازانەی خەڵکی کۆڵنەدەری کوردستان و لەسەرەوەی هەمویانەوە جەریانی سۆسیالیستی کۆمەڵا خەون و خەیاڵەکانی ڕژیمی پوچەڵ کردەوە و کوردستان هەروە سەنگری شۆڕشی ئێران مایەوە. هاوڕێیانی بەڕێز، خەباتی هێزی پێشمەرگەی کۆمەڵا لەگەڵ پێداویستی و ئارزووکانی خەڵکی زەحمەتکێش و ستەملێکراوی کۆمەلگای کوردستان گرێی خواردووە و تێکەڵ بووە. هەر ئەم واقعیەتە سادەیە کە ئەم هێزەی لە ناودڵی خەڵکی بێبەش جێکردوتەوە. پەیوەستبوونی بەردەوامی لاوانی شۆڕژگەر بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و پەرەسەندنی بەردەوامی تەشکیلاتی شوێن و کار و ژیانی کۆمەڵا لەم واقعیەتە سادەیە سەرچاوە دەگرێت. کۆمەڵا بە درێژایی نیو سەدە خەباتی نەهێنی و ئاشکرا لە دژی دوو دەسەڵاتی پاشایەتی و ئیسلامی کۆڵەبارێک لە ئەزمون و چالاکی سیاسی و نیزامی لە مێژووی خۆیدا هەیە و کەوتن و هەستانەوەی زۆری پشتسەرناوە و ڕێگای دژواری زۆری بڕیوە و لەو تاقیکاریانە سەرفەرازانە هاتۆتە دەرێ. هەر ئەم ڕاستیانە کۆمەڵی کردووە بەڕێوەبەری شۆڕژگێر و لێبڕا و سەرسەختی داکۆکی کاری مافی کرێکاران و زەحمەتکێشان و هێزی خۆشەویست و جێی باوەڕی ئەوان. ئەم مێژوو پشتیوانیە دەستمالیەکی بە نرخ و بایەخەکە دەبێت ڕێزی لێ بگیرێت و ئاگاداری لێ بکرێت. ئەگەر تەشکیلات و حزب کەرەستەی خەبات بۆ ڕزگاری لە ستەمی چینایەتی و خەبات بۆ بەدەستێنانی دەسەڵاتی سیاسیە، کەرەستەیەک کە لەم ڕێگایە کارامە و بەڕۆژ دەبێتەوە دەبێت ڕێزی لێ بگیرێت و وەک چاومان بیپارێزین و پارێزگاری لێ بکەین. کۆمەڵا وەها ئامراز و هێزێکە و بۆ هەمووان خۆشەویستە و دەبێت بۆ ڕاگرتن و پتەوبوونی تێبکۆشین. لە کۆتاییدا پێم خۆشە ڕوو بە لاوانی کوردستان بڵێم زۆربەی هەرە زۆری ئێوە منداڵانی کرێکاران و زەحمەتکێشانن کە زۆرترین باری زڵم و زۆری و بێبەشی کۆماری ئیسلامی و نظامی چینایەتی سەرمایەداری لەسەر شانی ئێوە قورسایی دەکات. لە شەڕایەتی پڕ لە ئاڵوگۆڕی ئەمڕۆکە کۆمەلگای ئێران لە ناوخۆیدا وەکوڵ هاتووە و چاوەڕێی ڕوودا و پێشهاتی گرنگ و بەرچاوی کۆمەڵایەتیە، ئێوە نەسلی لاو و خۆڕاگر دەتوانن شان بە شانی باوکان و دایکان و هاوچینەکانی خۆتان بە خەباتی شێلگیر خۆڕێخستن و وشیاری و ئاگاهی و شەڕ بۆ ئازادی لە سازمان و تەشکیلاتەکانی جەماوەری و کرێکاران و زەحمەتکێشان و بە پەیوەستبوون بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵا باسکی چەکداری کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان و شوراکان ویست و خواستی یەکگرتومان بۆ لە گۆڕنانی کۆماری ئیسلامی و نظامی سەرمایەداری بە هەمووان نیشان بدەین. ئامۆزشگای پێشمەرگایەتی کۆمەڵا ئاوەدان و ئامادەی پەزیرایی و وەرگرتنی هەرلاوێکی خەباتکار و سەرکەش لە زوڵم و نابرابەریە، هەرلاوێکی کچوکوڕ کە ئامادە بە پەیوەستبوون بە ڕیزەکانی کۆمەڵەیە دەتوانێت لەگەڵ بەرپرسانی ئامۆزشگا پەیوەندی بگرێت تا ئەوان لە ڕێگای باوەڕپێکراوەوە بۆ ئامۆزشگای کۆمەڵە ڕێونوێنی بکەن و بە سڵامەت بتانگەیەنە ئێرە. وێڕای پیرۆزبایی کۆتایی دەورەی سیاسی نظامی بە هاوڕێیانی پەلی 11 گوڵان پەیوەستبوونی ئەوان بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵا سەمیمانە و لە قوڵایی دڵەوە پیرۆزبایی دەڵێم. هاوڕێیان زۆر بەخێر بن بۆ ناوڕیزی خەباتی عەلەنی و هێزی پێشمەرگەی کۆمەڵا، بژی سۆسیالیزم، بژی حیزبی کۆمۆنیستی ئێران، بژی کۆمەڵا. خۆشەویستان، داوا دەکەین لە هاوڕیانی بەرپرسی فێرگە بێن و چەک و کارتی پێشمەرگایەتی تەحویلی هاوڕیانی پەلی 11 گوڵان بدەن. دەخوێنم پێشمەرگەی وشیارم ڕێگەی سەختم لەڕێیە چەکی دەستبیر و مێشکم موژدەی دوا ڕۆژی پێیە موژدەی دوا ڕۆژی پێیە بەرزە لووتکەیە
دەم سەرباستم دەسە هاوچینەکانم وەرن ببینمە یەک لەش بیگەشێنینەوە ژیان دوایی بێنین ڕۆژی ڕەش دوایی بێنین ڕۆژی ڕەش منم هەڵای سووری شەڕەشی نوێ دەشاکێنم من باچەکەم لەژێرەوە لە سوورە سرودی ئەشنەبوونەوە ڕووبە دوژمن دەخوێنم ڕووبە دوژمن دەخوێنم بژی سوسیالیست بژی حزبی کۆمۆنیستی ئێران بژی کۆمەڵە هاوڕێی تازە پێشمەرگە سارۆ حسەین نژاد فەرموو بۆ پێشکەشکردنی پەیامەکەت. هاوڕێیانی بەڕێز میوانانی عەزیز سڵاو بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی ئەمڕۆی پێوەستبوونی ژمارەیەکی دیکە لە لاوانی شۆڕژگێر بۆ ناو ڕیزەکانی کۆمەڵە. بەڕێزان ئەمڕۆ ئێمە ژمارەیەکی دیکە لە لاوانی شۆڕژگێر کە بە ناوی پەلی یازدەی گوڵان واتە یەکی مەی نێودێرکراوە لەم ڕێوڕەسمەدا کە بە بەشداری ئێوە هاوڕێیان ڕێکخراوە بەڕەسمی دێنە ناو ڕیزەکانی کۆمەڵە. خوشحاڵین لەوەی کە توانیمانە دەورەی سەرەتایی ئامۆزشگای سیاسی نظامی کۆمەڵە سەرکەوتوانە تێپەر بکەین و بینە نێو ڕێکخراوێکەوە کە زیاد لە چواردەیە لە تەمەنی خۆی لە ڕێبازی ڕزگاری جەماوەری زەحمەتکێش و بێبەشی ئێران و بەتایبەت کوردستان بە سەربەرزی تێپەر کردووە و لەم ڕێگەیەدا بە هەزاران پێشمەرگە و هەڵسوورا و کادری کۆمونیستی لە پێناو بردنە پێشی خەباتی چینایەتی و شۆڕژگێرانە لە دژی ڕژیمە ئیسلامیدا بەخت کردووە. گیانبازی و خۆنەویستیە و ئازیزانە و خۆراگری سەبووری کە سوکار و بنەماڵەی سەربەرزیان بۆ ئێمە لاوانی شۆڕژگێر جێڕێز و شانازیە و بۆ هۆیەوە ئێمە لە قۆناغێکی زۆر ئامادەترەوە دێنە ناو ڕیزەکانی خەبات و بەم جۆرە بە درێژەدانی ڕێبازیان ڕێزیان لێ دەگرین و ئەم قۆناغە لە خەباتمان بۆ هێنانەدی ئاواتە بەرزەکانی ئەوان و خۆشمان بە یادکردنەوە لەوانەوە دەست پێ دەکەین. هاوڕێیانی بەڕێز ئێمە لە ئامۆزشگای کۆمەڵە لەگەڵ ئارمان استراتێژ سیاست و تاکتیکەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران کە بۆ ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشانی بێبەش خەبات دەکات ئاشنا کراوین. لەگەڵ فەرهەنگ ڕەفتار و شێوێ هەڵسوکەوتی هێزێکی ئازا پێشڕە و ڕادیکاڵ کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بێت ئاشنا بووین. لە ئاموزگا بە سەرچاوەکانی ستەم و ئیستبداد بێبەشی و هەژاری کە سیستمی کاپیتالیستی واتە سەرمایەداری بە گشت کۆمەڵگە و چینی کرێکاریدا سەپاندووە ئاشنا کراوین و ئێستا ئیتر ئەو ڕاستیانش دەزانین کە ئاین و خورافات و نەریتی کۆنەپەرستانە چ دەورێکیان لە هێشتنەوەی ئەو مەینەتیانەدا هەیە کە چینی دەسەڵاتدار لە ڕێگەی دەوڵەت و ناوەندە جۆر بە جۆرەکانیەوە جێخستووە. شێوازی بربەرەکانێ لەگەڵ ڕەگ و ڕیشە و سەرچاوەکانی زوڵم و ستەم و بێدادی و نابەرابەری لە پێناو هێنانەدی کۆمەڵگایەکی ئازاد یەکسان و بەرابەر فێر بووین. هاوڕێیانی بەڕێز لە بواری خەباتی چەکداریشدا تا ڕادەیەکی باش لەگەڵ تاکتیکەکانی شەڕی پارتیزانی و پێشمەرگانە و چەکە جۆرەکاندا ئاشنا بووین و لەو بوارشدا لە ئەزمموی هێزی پێشمەرگەی کۆمەڵە وەک سەرچاوەیەکی دەوڵەمەند بەهرەمەند بووین. ئەم هێزە شۆڕژگێر و کۆمونیستە لە ماوەی چواردەی ڕابردوودا یەکێک لە هێزە خەباتکار و شۆڕژگێرەکانی مەیدانی خەبات لە کوردستان بووە. سەرنج و توانای چەند نەسل لە شۆڕژگێر و ئازادی خوازانی بۆ ناو ڕیزەکانی ڕاکێشاوە کە هەر کامیان ئێستا بوونەتە ئولگو و نمونەیەکی خۆشەویست و سیمایەکی ناسراو بۆ لاوانی خەباتکار و شۆڕژگێری مەیدانی خەبات و دەرس و وانەیان لێەوە فێر دەبن. پێشمەرگەی کۆمەڵە هەر بە تەنها جەنگاوەرێکی مەیدانی خەبات نەبووە بەڵکو لە ڕێخستن و هەروەها لە مەیدانی بەکردەوەی خەباتی سیاسی و شۆڕژگێرانشدا خاوەنی وشیاری ئازایەتی و ورەی بەرزی خەباتکارانە لە دژی ڕژیمی ئیسلامی بووە. لەم سەردەمەشدا کاتێک کە ئاور لە مێژووی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە دەدەینەوە دەبینین کە بە سەدان و هەزاران شۆڕژگێر بە فیداکاری و گیانبازی لە خزمەت بە کۆمەڵگەی کوردستان و ئێران لە گیان و ژیانیان ماییان داناوە و گەلێک داستانیان بۆ نەوەی داهات و بە یادگار جێهێشتووە.
ئەوان بیر و ئەندیشەیەکی تازەیان لە نێو خەڵکی کوردستان جێخست. هەر بۆ یەشە ئێستاکە فەرهەنگی خۆراگری بە ناوی کۆمونیستەکانی کوردستان و بەتایبەت پێشمەرگەی کۆمەڵەوە تۆمار کراوە و دەناسرێتەوە. لە کۆتاییدا بە پێویستی دەزانم سوپاسی تەواوی هاوڕێیانی بەڕێز و خەباتکارمان لە ئامۆزگای پێشمەرگایەتی کۆمەڵە و تێکرای ئۆرگان و بەشەکانی دیکە بکەم کە لەم ماوەیە ئەم دەورەیەدا بە تەواوی هێز و توانایەنەوە یارمەتی ئێمەیاندا. هیوادارین کە ئێمەش بتوانین شان بەشانی گشت ئێوە هاوڕێیانی ئازیزمان بۆ بەرەو پێشبردن و بەنجام گەیاندنی ئەرکەکانی تەشکیلات و بزوتنەوەکەمان تێبکەوەشین. بژی سوسیالیزم، بژی حیزبی کۆمونیست ئێران، بژی کۆمەڵە. هاوڕیانی پێشمەرگە و ئامادەبوانی ئازیز، بەم جۆرە هاتینە کۆتایی مەراسمی پەیوەستبوونی هاوڕیانی پەلی یازدەی گوڵان بە ڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. وێڕای بەخێرهاتنی ئەو هاوڕێی ئازیزانە بە شادی و خۆشی ئێوەی ئازیز کۆتایی بە مەراسمەکەمان دەهێنین. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا. ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. بجي ما شاء الله.
بشي داي رشا سر شاوا